سڵاو مامۆستاگیان. سڵاو سەرچاوان. ئەم کاتەوە باش مامۆستاگیان. باش سپاس دەکەم مەمنون. باشترین مامۆستا. سەلامەت بیا. باشترینەکەم مامۆستاگیان. خوا هیوادارم لە ئاست چاوەڕوانی ئێوە. ئیشەڵا مامۆستاگیان. وەڵی ڕاستەکەی من خۆم بەشداری ئەم کۆرسەم کردووە. دیپلۆمی وەرگێڕان ئینگلیزیەکەم زۆر خراپ بوو. بەڵێ. ئێستا لە مانگی چەندە مای؟ لە مانگی تقریبا مانگی ئەوەڵمان تەواو کردووە. مانگی دووەم هەفتەی ئەوەڵ تەواو کردووە. لە گروپی دا؟ بەڵێ گروپی دێن. بەڵێ. لەوەتی دەرسم کردووە بە کۆرسەکەی ئێوە وای لێ یەکەم ناڵم چیرۆکەکان گوێیەگرم ئینگلیزیم تەواو فەرقی کردووە. بەڕاستی زوی دەستخۆشی نێەوە بەخوا من چەند دەوری تر چەند کۆرسی تر ڕۆشتم یا کەسانی دەوروبەرم لە کۆرسی یادگای بەشداریان کردو سەیرەکەی تەواو فەرقیان کردووە زیرەکێکی بەرچاو یعنی زیرەکێکی زۆر بەرچاویان پێوە دیارە. منیش لە مەحەدە لە ڕێگای هاوڕێمەوە یعنی ئێوەیان پێ ناساندم و توانی بەشداری کۆرسەکەتان بکەم. سپاس بۆ خوا. ئێستا پێشتر دەورات و شتێ خوێندووە؟ وڵا دەوراتی ئینگلیزی بەڵێ دەوراتی ئینگلیزیم زۆر خوێندووە مامۆستاگیان. مەسەلەن جیاوازی چییە؟ جیاوازی ئەوەی ئێرە چییە لەگەڵ دەوراتی؟ جیاوازی ئەوەی ئەوەڵ مامۆستاکانیان زۆر جدین. بەڕاستی یعنی ئەوەی کە ئەڵێن وتنەکەیان و عەمەلەکەیان یەک شتە. ئەسڵەن ڕیکلام نییە بڵێ وەڵام من ئەوەت بۆکەم بەڵام وانە بێ. دووەمیش ئەو مەنهەجەی کە هەیە پێت تەواوەکەنی تر مەسەلەن گوێ بۆ نادەن بڵێن پێ مانگی پێچێ ئێوە ئێستا مەسەلەن کۆرسەکە وعدی 6 مانگە بەڵام پێم وا بێ گاتە 9 مانگ و 8 مانگ و تا 10 مانگی. ڕاستە وەڵا هەیە 1 ساڵی ڕێک زیاترە. هەنێ ئێستا بەشدار بوومان هەیە یعنی بۆ 6 مانگ هاتووە 6 مانگیش دەستمان پێوتووە. ڕاستەکەی مامۆستاگیان ناڵم ڕەفیقێکم بەڕاستی ئەو ئینگلیزیەکەی زۆر باش بووە. وتی لە ڕێگای ئێوە باوەڕم نەکرد تا 2 مانگیش وتی شتێکی وا هەیە کۆرسێکی وا بەشداری کردن ئەسڵی نییە چونکە من کۆرسی زۆرم بەشداری کردووە هیچ سوودی نەبوو. وتی بەخوا پەشیمان نابیتەوە. ئیتر وردە کە خۆی قسەی کرد پەشیمان نیت. ناوەڵڵا مامۆستا ڕاستی وتومە دەستیان خۆش بێ ئەو پارەی کە مەسەلەن ئەوانێ بە ڕێژەیەکی زۆر کەمە بۆ هەموو زانیاری کە بە ئێمە هێدەن دەستیان خۆش بێ نوێشی گیانیان بێت. سەلامەت بی. سپاس بۆ ئەمەکداری دەستەکانە خۆش بێ. خۆشحاڵین. من کە ئەڵێم خزمێکی خۆمان بۆ یادگە بەشداری کردووە بۆ زیرەکێکەکە یعنی ئێساڵی مامۆستا ئاوات زۆر جیاوازە هەم کۆرسەکانی هەم قسەکردنی خۆی هەتا تەنانەت دەڵێ من چێژ لە قسەکردنی خۆی وەرەگرم قسەم بۆ کاڵە زۆر چێژی لێ وەرەگرم و سوودی لێ بینم. سپاس بۆ خوا. فەزلی خوای گەورەی ئازایەتی من نییە تەنها ئەوەیە ئێمە بەنیەتێکی باش دەستمان پێ کردو بەنیەتێکی گەورەی تر دیارە خوای گەورەش بەنیەتی خۆمانمان لەگەڵ بکە نەتیجەکانیش بەو شێوازە بێ کە نیەتمان هەیە لەگەڵی. چکە ئێستا بۆ نمونە من نیەتمەوەی تۆ فێری نزیکی زۆر باش ببین. نیەتمان ئەوە نییە بڵین وڵات دەورەیەکمان کردوێتەوە و با خەڵکێک بێت و پارەیەک با و بەڕاستی وا بیر ناکەینەوە. لەبەرەوە چاوەڕێژەکەین نەتیجەی زۆر باشمان هەبێ ئینشاڵڵا. وڵایی زۆر جیاوازن دەستان خۆش بێ سەرکەوتن ئینشاڵڵا بەردەوام بێن. من تەنانەت ئێستا خوشکی خۆم هەیە بەتەمام هاوین بەژاری کۆرسی یادگەی پێ بکەم یعنی قم لەسەر ئێوە هەیە کە مەسەلەن ئەو لە زیرەکێکی وەسەتەوە بچێتە زیرەکێکی نایاب یعنی بە کۆرسەکەی ئێوە ئینشاءڵڵا. لەشتان ساغ بێ کاتیشم کردی مامۆستاگیان. زۆر خۆشحاڵ بووم. مەمنون. بژیت.